ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO ڕێکخراوی لیانە مەراسیمێکیان بۆ ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی ژنێک لە ڕەنگی پاییز لە نووسینی بەیان شێخ مارف ڕێخست. بەڕێز خات و بەیان شێخ مارف لە ستودیۆ لەگەڵمان ئامادەیە گفتوگۆیەک دەربارەی ئەم کتێبە ئەنجامەدەین. خات و بەیان سڵاو لێبێ. زۆر سپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاس بۆ جەنابتان. زۆر سپاس. خات و بەیان با سەرەتا لەوە دەست پێ بکەین. بیرۆکەی نووسینی دەگەڕێتەوە بۆ کەی و بە چه فۆرمەیە بە چ ستایلێک دەست بە نووسین کرد؟ بەڵێ من بیرۆکەی نووسینم دیارە هەر لە مناڵیەوە ئەم بەهرەیەم تیا بووە. ئەم خولیاتیا بوو. ئەم خولیان تیا بووە بەڵێ. باشە. بەڵام زیاتر لە ساڵەکانی 2000ەوە من دەستم کردەوە بە نووسینی ئەم پەخشانانە. ئەو کات زۆربەی کات ئەم نارد بۆ ڕادیۆیەک بە ناوی ڕادیۆی پارتی پارێزگاران. شێوازی نووسینت زیاتر پەخشان بووە. بەڵێ هەر پەخشان بۆ بەڵێ. بەڵێ. چکە شەعر نەبووە بەڕاستی ڕۆمان و ئەوانەش نەبووە. هەر ئەم ستایلە بۆ کە ئێستا ئەم کتێبم لەسەر چاپ کردووە. بەڵێ. خات و بەیان بۆ پەخشانت بە دیاریکراوی هەڵبژار بۆ نمونە لە دنیای ئەدەبات چیرۆکمان هەیە، ڕۆمانمان هەیە، چیرۆکی کورتمان هەیە، بۆ بە دیاریکراوی پەخشان. ئەوەی ڕاستی بێ خۆشم نازانم چونکە من ئەمە خۆرسکانە لە خۆمان ڕواوە. من لەوانەیە زۆر شت پاڵی پێوە ناوێتم. شتەکانی من ئەکادیمی نەبووە لە هەوڵەوە. خۆم خۆرسکانە ئەم شتانەم نووسیوە کەواتە خۆشم لەناو ئەم پەخشانانەیە بینیوەتەوە خۆشحاڵیش بووم. بەڵێ. خات و بەیان کەسە بۆ کاریگەری هەبێت لەسەرت بۆ نمونە لە قوتابخانە بێت یاخود لە دەرەوەی قوتابخانە یاخود نووسەرێکی جیهانی نووسەرێکی مەزنی کورد بۆ نمونە کاریگەری هەبێت لەسەر خات و بەیان بۆ ئەوەی دەست بە پەخشان بکات؟ بەڵێ من هەر لە سەرەتای مناڵیمەوە لە سنفی شەشەوە دایم دەستم کردو بە خوێندنەوەی کتێب. کتێبی زۆربەی کتێبەکان ئەو سەردەمە کتێبی حەمەدۆک بووە، کتێبی بێسەرپەرشتان بووە، عەزیز نەسین ئەوانەم خوێندۆتەوە تەئسیریشان لەسەر من هەبووە. بەڵام ئەوەی کە من خۆمم لەمەیە بینیوەتەوە نازانم ئەم ڕێچکەیە ئایا هەر خۆرسکانە خۆی بۆ منی هەڵبژاردۆیان چۆن بووە. بەڵێ کەواتە بەیان خان هەڵبەت بەپێی ئەو کتێبانی کە باست کرد هەم نووسەری ناوخۆ و نووسەری دەرەوەی کاریگەری هەبووە لەسەر. بەڵێ. بەیان خان ئەپرسم بۆ ژنێک لە ڕەنگی پاییز ئەم ناونیشانە. بەڵێ ژنێک لە ڕەنگی پاییز من ئەم ناونیشانم بەخشیوە بە دایکم خوا لێی خۆش بێ لەبەرەوەی دایکی خۆمم بە ڕەنگی پاییزە هاتە بەرچاو. هەمیشە لە ناو خۆیان هەڵئەوەری زەرد بوو بەڵام هەمیشە سەوزیەکەی ڕووکەشی دەرەوەی سەوز بوو بۆ ئێمە. هەم دایک بوو هەم باوک بوو. ئەوەش تەئسیری تێکردم کە ئەم ناونیشانە جوانە ببەخشمە ئەم پەخشانم. بەڵێ. بەیان خان ژنێک لە ڕەنگی پاییز چەند ماتریال یاخود چەند بابەت پێکاتوە؟ بابەتەکان هەمە چەشنەنتیایە. بەڵێ. خۆی ئەگرێت لە 222 لاپەڕە. چەند پەخشانەوە بەسم بە دیاریکراوی؟ تقریباً 200 دانە ئەبێت تایە. بەڵێ. بەڵێ. وەکو ڕێباس پەخشانەکان یعنی بۆ نمونە خەیاڵی خۆتە داهێنانی خۆتە یاخود لە چیرۆکیشی ڕاستەقینەوە وەرەگرتووە پەخشانەکان یاخود جیاوازە؟ هەندێکیان ڕاستەقینەن هەندێکیشیان داهێنراو نووسی و من بە پێی یاسای بڵێ پەخشان نووسیم و هەندێک جوان کاریم تیا کردووە و نووسی و منەتەوە. بەڵام زیاتر لەوانەیە چیرۆکی ڕاستەقینە بن. بەڵێ. بەیان خان ماوەیەکی زۆر لە نووسین وەستای. بەڵێ. دوایی دەست پێکردەوە. بەڵێ. کە دەست پێکردەوە لە دایکبوونی ئەم کتێبی لێکەوتەوە. پرسیارەکەم ئەوەیە پلانی داهاتوو چییە؟ پلانی داهاتووم ئەگەر تەمەن ڕێگەبات لەوانەیە لەمە باشتر و جوانتر بەرهەم بێنم. بەڵێ. هەر بەنیازێر لە پەخشان بنووسیت؟ بەڵێ. ئەی بۆ نمونە شعر یاخود چیرۆک هیچ کات بیر لەوە نەکردوەوە ستایلەکەت بگۆڕیت؟ ناتوانم خۆم بەم لە قەرەی ئەوانە
لەبەرەوەی من خۆمم لەمەیا بینیوەتەوە ئەش بینم پەخشان نووسین لە ناو ئەدەبی کوردیا زۆر کەمە. دیارە کاتی زوو هەبووە ناڵێم نووسەران و شاعیرانی کورد دەستیان بۆ پەخشان نووسین بردووە، پەخشانی جوانیان نووسیوە لەم لاو لەولا، بەڵام بە شێوەیەکی گشتی پەخشان نووسین لە ناو ئەدەبی کوردیا کەمە. منیش تەمەنا ئەکەم ئەگەر لە گۆشەنیگایەکی بچووکیشەوە بێ بتوانم خشتێکی بچووک بێ بیخەمە سەر ڕۆژنامەی کوردی و ناو مێژووی کوردیەوە. بەڵێ ئێمەش بە هیوان بەردەوام بیخات و بەیان بەنیازی جگە لە سلێمانی لە شار و ناوچەکانی تری هەرێمی کوردستان یاخود لە دەرەوەی هەرێم خوێندنەوە بۆ ئەم کتێبەکەی کۆڕی ناساندنی بۆ بکەیت. زۆرم پێخۆشە بوو، بەڵام من بەداخەوە لە ناو کوردستانە ناژیم، من لە بەریتانیا ژیم، چەند ڕۆژێکی کە ئەگەڕێمەوە ئەگینا پێم خۆشە بوو لە هەر شوێنێکیش بتوانم بە تاکید دڵخۆشە بم. بەڵێ باسی بەریتانیات کرد. بەڵێ لەوێ ئاستان کرد بۆ نایەتە پێشەوە کە بۆ نووسین بۆ نمونە هەڵبەت لەوێ سەرقاڵی زۆرە ژیان بە شێوەیەکی ترە جیاواز لە هەرێم بۆ نمونە بەڵێ یانەوە تا ئەبێ کات تەرخانکەی بۆ نووسین بۆ نمونە بە تاکید لەوێ ژیان جۆرێکی ترە، کولتور زمان ئەمانە هەمووی جیاوازە، سەرقاڵی دایکایەتی. بەڵێ بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشا سوپاس بۆخوا من هەر توانیمە بەردەوام بم لەسەر ئەمە. بەڵێ خات و بەیان شێخ معرف بەڵێ خەرمان بەرەکەت بە هیوای بەردەوام بن. سپاس بۆ جەنابتان، ڕاستە خۆ لە ستودیۆ لەگەڵمان بوون. سپاس بۆ ئێوە بۆ لوتفی جەنابتان، زۆر سپاس، زۆر خۆشحاڵ بووم، کاتێکی خۆش بۆ ئێوە.